کاکدابانی گەنج لەناو گەنجانە بە کوڕێکی ڕووخۆش جامەوێت ئەمڕۆ کاکداوان بەدەر لە پۆست و پلۆ هەر شتێک باسێکی ئەم دیدارەمان بۆ بکەی ئەم دیدارە چۆنە بینی و بە تایبەتی بۆ گەنجان. بەڵێ پێش هەموو شتێ سوپاس بۆ ئەو وەسفانە خۆم گەنجە بینم بەستە من بەرەو هەڵکشانە ڕوات ناڕادیشەڵ زۆر سپاسانەکەم ئەوەی ڕاستی بێت لەم وەختە هەستیارەیە کە ڕۆژهەڵاتی ناوڕاست بە قۆناغێکی شەڕاتی ئەپەڕێ و هێشتا ئاشتی بەرقەرار نەبووە نەگەشتەوە کەناری ئارام بۆ شاری سلێمانی بۆ لاوان بۆ گەنجان زۆر گرنگە ئەم شێوە کۆڕبەندانە بکرێت. ئەم ساڵ کە ئەیبینم لاو گەنجی زیاتر لێ لە ساڵی پار با بڵێن تەجروبەیەکی یەکەم بوو خەڵکانێکی زۆر داوەت کرابوون بەڵام تێگەشتنێکی ئەو تۆ نەبوو بۆ ئەم کۆڕبەندە. ئەم ساڵ هەستەکەم جێ خۆی گرتووە هەستەکەم گەنجان و لاوان کە ڕوو لێرە ئاکەن بە تموحێکەوە ڕوو لێرە ئاکەن چاوەڕوانیەکیان هەیە. ئێمەش هیوادارین کە بتوانین ساڵی داهاتووش بەردەوام بین هەر ساڵەوە بتوانین ئەو ئاواتانە بێنینە دی کە ئەو گەنج و لاوانە چاوەڕێی لەکەن ئەم کۆڕبەندە. زۆر باشە کاکداوان پەیوەندیەکانی سلەیمانی لەگەر دەرەوەی وڵات چۆنە بینی و لە ئێستا لە چ ئاستێکەیە کار ئاسانیە کرێت شەریکات و کۆمپانیەکانی خۆمان لەگەڵ دەرەوەی وڵات بۆ مەسلەی پەیوەندی ئەبێ لە ڕێی حکوومەتی هەرێمەوە ڕێک بخرێتەوە. منیشکە لێ جێگیری بەرپرسی فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە هاوکاری جەنابی کاقوبادم بۆ کار و چالەکیەکانی دیبلۆماسی نابێ خۆمان دابڕین ڕاستی سابیر و بۆچون و جیاوازی هەیە بەڵام هەرێمی کوردستان ساحێبی یاریمی کوردستان هەموو گەنج و لاوێکی ئەم وڵاتە ساحێبێتی لە دۆکەوە تاوەکو خانەقی ئەوە بە بۆچوونی من لە دەرەوە ینی مناقەشە و قسەیە ئەوی کەیان مەسلەی کۆمپانیەکان هیچ سنوور نییە بۆ کار و چالاکی کۆمپانیا و چالاکی بازرگانی هیچ سنوورێ نییە هیچ ڕێگریە نییە ئەکەوێت سەر پیاوانی کار خەڵکانی خۆمان کەیانەوێت لەگەڵ دەرەوە پەیوەندی دروستکەن کار و چالاکی بکەن پارە پیاکەن خۆی هەدەفەکە پارە پیاکردنە. ئێمە هاوکارێ مێگە پێویستی بێ بەڵام زۆر وەختە پێویستیان بە ئێمەش نییە چکە کەرتی تایبەت لەسەرەوەی کەرتی گشتیە کەرتی باڵی حکومیە بۆیە ئەبێ ئەوان زیاتر خۆیان هەوڵ بدەن ئەبینین گەنجێکی زۆر لە زانکۆی ئەمریکی و لە زانکۆکان کە تەواویان کردو ئینگلیزی ئەزانن تۆ بۆ زمانی با بڵێن گفتو گۆکردن پەیوەندی دروستکردن پێویست بە زمانی ئینگلیزیە بۆیە هەستەکەم کۆمپانیەکان ساڵ بە ساڵ بەرەو پێش ئەچن هەنگاوێکی زۆر دووری دێژە نابێ زۆریش پەلە بکەین چکە بە سیقەش دروستکەین ئەم کۆڕبەندانە ئەوەیە کە تۆ سیقە دروستەکە بۆ خەڵکانێک کە ڕوو لە هەرێمی کوردستان ئەمن و ئاسایشی منتیقەیە ببینن ئەنجا ئەبێ یاسای با بڵێن یاسای بەرهەمێناوە بەرهەمێنان لە کوردستان تۆزێک زیاتر هیم بێت فراوانتر بێت ئاسانکاری زیاتر تیابێ بۆ کۆمپانیانی کە لە دەروی وڵات دێن دەرفەتی کارە ڕەخسێنن پارە ئەهێنن نەک لێرە ئێمە لە ڕۆی بیۆکراسی دام و دەستگاکانی خۆمانانوە ئەی کێشە و مشکیل لەم پەر بخێنە بەردەمیان.